هەموو سێکتەرەکان پێویستیان بە ئاوە، بەڵام لە هەرێمێکی بێزەریا و دەریا چۆن ئاو دابەش کراوە بەسەر سێکتەرەکانی ژیاندا. کوردستان یەکێکە لەو هەرێمانەی کە بۆ بەکارهێنانی ئاو پشت دەبەستێت بە ئاوی سەرزەوی و ژێرزەوی و ئاوەکەی لە بنەڕەتدا سازگارە و شیاوە بۆ خواردنەوە، بۆیە لە ڕێگای دەریاچەکانیەوە ئاو دابەش دەکات بۆ ماڵان و کارگەکان و ئەو شوێنانەی پێویستیانە. لەگەڵەوەشدا جوتیاران خۆیان لە ڕێگەی ئاودێریەوە ئاو دابەش دەکەن بەسەر زەویەکانیاندا تاکو بۆ کشت و کاڵ بەکاری بهێن.